بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆدا باس لە ئەرکی نووسەر و ڕۆشنبیران لە هەرێمی کوردستان دەکەین و قسە لەسەرەوە دەکەین ئایا نووسەران و ڕۆشنبیران لە هەرێمی کوردستان بە ئەرکی خۆیان هەستاون یا هیچ ڕۆڵێکیان هەیە لە گۆڕانکاری ئایا ڕخنیان گرتووە لە دەسەڵات یاخود زۆرێک لە زۆرەکان ڕۆشنبیران و نووسەران و ڕۆژنامەنووسانیش تا چندێک پشگیریان لە گەندەڵی و ستەمکارەکانی دەسەڵاتی کوردی کردووە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە ستۆری سەرەکی میوانداری ئاواد محەممەد ڕۆشنبیر هەروە لە هەولێر و عەبدولحەکیم زراری نووسەر و ڕۆشنبیرمان کردووە. کاک ئاواد بەخێر بنەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچین سەرەکەەکانی ڕۆشنبیر ئەگەر بزانین ڕۆشنبیر کێیە بەکێ دەوترێت ڕۆشنبیر بە پێی ئەو توێرانی کە لە دنیا هەیە ڕۆشنبیرکانی بە هەر قۆناغی جۆرێک لە پێناسەکردنی هەیە مثل لە قۆناغی سەرەتا ڕۆشنبیر بۆ کەسان ناوترکیان توانی فکری استراتیجی دابڕێژن بۆ کۆمەڵگا بەتایبەتی فەیلسوفەکان بە کەسانی دەستەبژێرە هەڵبژێران دواتر لە دوای قۆناغی پیشەسازی و گۆڕانکاری بەسەر پێناسە هاو هەنێ ڕۆشنبیر هەوپیان و ڕۆشنبیری ئۆرگانی کە زیاتر سەر بە ئۆرگانە حیزبەکان و ئۆرگانە حکوومیەکان بوون کە لە بری ئەوان بیریانە کردەوە و پلانیان داڕێژ لە قۆناغی ئێستا سێرەکەی پێناسەیەکی دیاریکراوانێ بۆ کەسی ڕۆشنبیر کەسانی ڕۆشنبیر و کەسانن کە لە ناو کۆمەڵگا ڕۆڵ و پێگەی تایبەتی خۆیان هەیە بە تایبەتی ئەگەر دەی سەری دەستەبژێری سیاسی بکەیت بەشێکیە بێ بە ڕۆشنبیریی سیاسی بەرفراوانی هەبێ بۆی بتوانێت لەگەڵ ئاڵ و گۆڕە سیاسەکانە بەرخوردی هەبێ ئەو کەسانی وەکو نووسەر وەکو ڕەخنەگەر وەکو با بڵین کەسانێک کە جۆرە لە بیرکردنەوەی تایبەتیان هەیە هەنێ جارپیانەوەترێ بیرمەند ئەم جۆرە کەسانە توانی وەکو دەستەبژێریشی ڕۆشنبیر تەماشایکەی کە یەکێک لەو خاڵە گرنگانی کە ڕۆشنبیر لەناو هەر کایەکە جیاکاتەوە لەسەر ئەو دیاردانی کە لە ناو کۆمەڵگا هەیە بە تایبەتی و دیاردانی کە دەخوازراوە قسەی تایبەتی خۆی هەیە هەموو سەرنجی تایبەتی خۆی هەیە و کۆمەڵگاش بە تایبەتی کۆمەڵگا کراوەکان گوێی لێگرن لەبەرەوەی ئەو بە شێوازێکی استراتیژیانە بیرەکاتەوە هۆڵە چارەسەری کێشەکان بە شێوازێکی استراتیژیانە و دوورمەودا بکاتەوە نەک تەنها چارەسەرێکی کەانی بۆ مەسەلەکان دۆزێتەوە بۆیە پێناسەکردنی ڕۆشنبیر لە ئێستامانە بلوەگەر لە کرای کۆمەڵاتی خۆشمانە سێ تەماشاکەین لەوانەیە کارێکی ئاسان نەبێ چکە بۆ ئێستا کۆمەڵی تایبەتمەندی بڕوان وەکو بڕوانامەش ینی پەیوەندی بە بڕوانامەی بەرزەوە مەرج نییە بەس فەسا بۆ نمونەوانە ئەوانە پیانەوترێ کەسانی ئەکادیمی مەژدە کەسانی ئەکادیمی هەنێکیان تەنها وەکو مامۆستا ئەتوانن کارکەن کەسانێگرین داهێنانیان هەبێ لە بوارە جیاجەکان و خاوەنی بیری تایبەتی خۆیان بن بە تایبەتی لە قەوانێکە خاوەنی بڕوانامەی بەرزیشن ئەگەر سەریکەی سەری هەرێمی کوردستان کە وەکو نمونە سەری زانکۆکانی کە هەموو زانکۆیتیە ئەو هەموو دکتۆرێکە بەڵام کە کاتێک گێتە سەر چارەسەری قەیرانشیەی سیاسی ئابووری کۆمەڵایەتی دەستەبژێریشی کە لە مەسەلانە دەستی هەیە توانێت قسەی خۆی هەبێ دەستەبژێرە ئەکادیمێکە کە زۆربەی هەر زۆریان وەکو مامۆستا مامەڵە لەگەڵەوە حاڵتانەکەن ئێمە ناتوانین ئەوە وەکو باڵێن کەسانێک کە خاوەنی پلانی استراتیژین لە چوارچێوێکی دیاریکراوە وەکو ڕۆشنبیر پێناسەیان کرد بەڵام زۆر جار کە کەسە ئەکادیمەکان بەداخەوە خۆیان خەنە ناو ئەو دەستەبژێریەوە وەیەک لە ئەرکەکانی ڕۆشنبیرەوە بەرهەمی هەبێ بەردەوام لە بەرهەمێنان لەو بوارێکە خۆی پەیوەندە بەیندارە مەسەڵەن ئەو کەسانی کە لە بواری سیاسەتای شەگەن لە ناو زانستی سیاسەتای شەوێ بەرهەمی هەبێت قسەی تایبەتی خۆی هەبێت و بەرهەمەکانشی بینراو بێ بۆی لی تێبگەیت بۆیە مەسەڵەن زۆر جار منەت کاتێک ئەمێت هەڵسەنگاندن بۆ عەقڵێتیشی نخبەی سیاسی لە هەرێمی کوردستان بکەم ئەچم سەیری کتێبەکانیانەکەم بزانم کەسە چۆن بیرەکاتەوە چۆن تێڕوانینی هەیە بۆ کاری سیاسی بۆ استراتیژێتی سیاسی لێرەوە توانم لێی تێبگەم کە بەرهەمی نەبوو ناتوانم لێی تێبگەم با قسەشی هەبێ زۆر جار قسەکردن نابێتە هۆکارستان گفتوگۆی من و تۆ ناچێتە چوارچێوەیەکەوە کە پلانێک استراتیژی لە سەرداڕژین ئەمە ئێمەژێکین ئەوە نییە کە مەسەڵەن چوارچێوێک بۆ ڕۆشن بیردانین بەڵکو ئەوەیە کە بتوانین قسە لەسەر ئەو ڕۆڵە بکەن کە ڕۆشنبیر لە ناو کۆمەڵگای ئەمە جێڕێن. سپاس دەکەم دۆتەگرم وڵای بەڕێز کاک عەبدولحەکیم سەبارەت بە مەسەلەی ڕێزیشت خوێندنەوەت بۆ چەمکی ڕۆشنبیر و هەرکەکانی ڕۆشنبیر و لە کوردستانە ڕۆشنبیر و نووسەران بارکەکانی خۆیان هەڵساون بە بۆچوونی بەڕێز
دەستخۆش بۆ بەڕێستان جارە سەرەتا سەبار دەبات چەمشی ڕۆشنبیر ئێمە ئایا قسە لە کام ڕۆشنبیر دەکەین ئەگە بە مەفهومە گرامشیەکەی بیتن هەمومان ڕۆشنبیرین وەکو گرامشی دەڵێ هەمومان ڕۆشنبیرین بەڵام هەمومان ناتوانین ڕۆلی ڕۆشنبیر بجێڕین کاتە لێرە بۆمان بەدەر دەکەوێتن ڕۆشنبیر ڕۆلێکی تایبەتی هەیە کە پێویستە لە پانتای ئەو ڕووبەرێک کە تێدا ئیش دەکاتن ڕۆلی خۆی بە تەواوی وازی بکە و بجێڕیتن ئەگەر بە مەفهومە سافتەریەکەیەوە سەری ڕۆشنبیر بکەین ڕۆشنبیر ئەو بوونەوەرە معریفی یاخود ئەو بکەرە ئەو بوونەوەرە معریفیان ئەو بکەرە ڕۆشنبیریەیە کاتێکان پانتای ڕووبەرەکەی خۆی بەجێ دێڵێ و قسە لەسەر پرسێک دەکات لەسەر گەلێک دەکاتن کە کاری ئەو نییە کەواتە ڕۆشنبیر بەردەوام دەبێن لە خەمی کۆمەلگاکەی خۆی دابێت لە هەوڵی بژارکردنی کورت و کاڵەکان لە کۆمەلگاکەی خۆی دابێتن ڕۆشنبیر پێویستە بەردەوام لە هەوڵی ئەوە دابێت کە چۆن دیوە تاریکەکانی لە کۆمەلگام ڕووناک بکاتەوە چۆن بەرچاوڕوونی چاکتر بە خەڵکی بەخشێتن بەداخەوەکەوەی کە ئێمە ئێستا دەبینین لەو ڕووبەرێکان لە هەرێمی کوردستاندا هەیە کوردستانتان باسنان کرد لە ڕووی جێرانی ڕۆڵ و ئەرک و ئەدای پیشەکەی خۆی ئەدای کارەکەی خۆی هەستاکە ڕۆشنبیر بۆ ئەرک و ڕۆڵی خۆی هەڵسابێت لەوەش لەوانەیە کۆمەڵێک فاکتەر کۆمەڵێک هۆکار کۆمەڵێک فاکتە بن کەوا ڕێگر بن لە بەردەم ئەوەیکان ڕۆشنبیریان نەتوان وەکو پێویست ئەدای کارەکانی خۆیان بکەن لەوانەیە لە دواتردا بەڕستان بە خۆتان ئەو پرسیارە بورژێن کە ئایا بۆچی ڕۆشنبیریان ناتوان لەو بوارەدا ڕۆلی خۆیان بەتەواوی بجێڕن کاتان ڕۆشنبیر بەحەقیقەت ئەو ڕۆشنبیریەکان بتوانێت لەو ڕووبەرە تەشکەی خۆی کە ئیش دەکاتن بپەڕێتەوە بۆ نێو ڕووبەرە فراوانەکەی کۆمەلگان لەوێ بزانێت چ باس و خواسێک هەیەیان ئەوە ڕۆشنبیری جدی پێدەن ئەوە ڕۆشنبیری واقعی پێدەگوتێت کە بەردەوام وجدانی بێداری گەلەکەی بێتن بەردەوام سەرچاوی ئومێدی خەڵکەکەی بێت بەردەوام جێ چاوەڕوانی خەڵکەکەی بێتن ڕۆشنبیر نابێت بە حقیقەت لە پاڵ دەسەڵات بێت ڕۆشنبیر بەردەوام دەبێت پشت لە دەسەڵات و ڕوو لە جەماوەر بێت بۆ مانایەکان بەردەوام کەمکوڕەکانی دەسەڵات نادادیەکانی دەسەڵات ستەمەکانی دەسەڵات خراپ و بەدیەکانی دەسەڵات بەردەوام بەکو ئاوێنان بە خەڵکی نیشان بداتن و خەڵکی لێ وریا و ئاشنا بکاتن بۆ ئەوەی دوزار کۆمەلگایەک فراهم بێتن کە بێدادی بێستەمی خاڵی لە بێدادی خاڵی لە بێستەمی پڕ لە دادوەری پڕ لە خۆشنودی خۆشگوزاری تێدا بەرقەرار بێتن بەڵێ بەس وەکو ڕۆشنبیر لە کۆمەڵگەی ئێمە دابەش بوون یاخود بەڕێز دەوەی کە دەڵی دەبێت قسە لەسەر کێشەکانی کۆمەلگا بکە مەسەرەن لە کۆمەلگەی ئێمە هەموو بوارەکان مەسەرەن کێشەی زۆریە چ لە بواری سیاسی چ لە بواری کۆمەڵایەتی چ لە بواری ئابووری چ لە باری خوێندن مەسەرەن پەروەردە ینی دابەش بوون هەیە یاخود ڕۆشنبیران پرژانەتە سەر مەسەرەن قسەکردنە سەر ئەو بوارانی کە لە کۆمەڵگەی ئێمەدا کێشەی گەورەی تێدایە بێگومان ڕۆشنبیران بە قۆناغێکی زۆر خەتەر و مەترسیدادا تێدەپەڕن ئەمڕۆ ئەوش بەهۆی ئەو دابەشبوونەیە کە دووچاریان هاتووان ڕۆشنبیران بەداخەوان بە حکومی ئینتیمای ئایدۆلۆجی ئینتیمای سیاسی بەرژەوەندی ئابووری حەزی مەسەب و پلە و پایە و پۆست هەروها مەسەلەی ئەمنی و ترس و بیمیش لەلاەن دەسەڵاتەوە کە بۆیان دێ لەوانەیە دیسانەوە کە نەیانتوانی وەکو پێویست بارک و مامی خۆیان هەستن لێرەوە جارێشتە ڕۆشنبیران نەیانتوانیوان لە چوارچێوێکدا خۆیان ببێننەوە کە بتوانن ئەرک و پەیامەکانی خۆیان وەکو پێویست بگەێنن بێگومان لە هەرێمی کوردستاندا ڕۆشنبیران نەیانتوانیوان بە یەکدەنگ و یەک ڕەنگ بە گوتارێکی هاوبەشانان فۆکەس بخەنە سەر تەواوی هەموو پرسانێک کە هەن لە کۆمەلگادا چ پرسی سیاسیان چ پرسی کۆمەڵایەتیە پرسی فەرهەنگیە کلتوریان هەموو پرسانێک کە ڕاستەوخۆ پەیوەستە بە تاکەکانی کۆمەلگاوە کەواتە ئەو دابەشکاری ئەو دابەشبوونێک کە ناو ڕۆشنبیراندا هەیەیان هەمووی لە بەرژەوەندی دوزار لە بەرژەوەندی دەسەڵاتدا کۆتایی پێدێت چکە دوزار ئەو پەردبوونا کوردای دەرێ پەردکە و زاڵبان کە ڕۆشنبیران تووشی زۆرێک لە پەردبوون بوون ئەو کات زالبوون هەژمووی دەسەڵات بەسەریاندان زۆر ئاسان و سێنا دەبێتن لێرکوان ڕۆشنبیرە ناتوانن بە بەرچی خۆیان هەستن و ئەو پەیامێک هەیەیان بە تەواوی بگەێنن کە ئەویش گۆڕانکاریە بەسەر تەواوی ژێرخانی ئەو وڵاتە گۆڕانکاریە بەسەر ژێرخانی فکری معریفی فەرهەنگی زانستی ڕۆشنبیری ئەو کۆمەلگای کە گرنگە کە گۆڕانکاریان بەسەردان بێنن بەڵێ سوپاس دەکەم دەگرم وڵای بەرزکایگەوت سەباردووی کە قسەیەک ڕخنێک مەسەلەن لە جێگەی خۆی دەکە ڕۆشنبیر و نووسەری کورد کەمترین مەسەلەن کتێب و لێکۆڵنەوەی بۆ لەسەر کێشان و کەیەکانی کۆمەڵگەی کوردی لە بواری سیاسی لە بواری ئابووری هەیە بەڵام زۆرتر مەسەلەن
وەرگێڕان و مەسەلەن دەرەکی مەسەلەن زۆرترین کتێب لەسەر شۆڕشی وڵاتانی دەرەوە یاخود لەسەر مەسەلەن وڵاتانی دەرەوە لە ڕووی ڕۆشنبیر و لە ڕوەکانی تریشەوە ئەو بەشێکە لە گرفتەکە لەبەرەوەی کە باسی بن لەسەر تا باسی بەرهەمهێنانم کرد کەسان ئەو کەسانی کە پێ لە ڕۆشنوێرە بەرهەمهێن بن و لەو بارێکە ئەوە مەسەڵ بە ئەو قسەی هاڕێمان زۆر تەواوە کابێت ڕۆشنبیر لە دەرەوەی ئەو بیرکردنەوە ئاساییەی هەم نخبەی سیاسی و هەم کۆمەلگا لە دەرەوەی ئەوە بیرکاتەوە شتی نوێتر بێنێتە ئاراوە کە ئێمە تاکوێ ئێستا سەیری کتێبخانەی کوردی بکەین کتێبخانەیەکی لاواسە لەو ڕۆمعریفیەوە کەمترین بەرهەمان لەو بارایە ئەوەشی هەمانە هەنێجار قسەی دووبارەیە لەکردنا و زۆر چاریش سەبوونم لەسەر خەلەلەکانی حکومڕانی لەسەر کێشە سەر ئەو حاڵەتەوانی شتی قوڵ ئەوە هەیە بەش ئەتوانین بڵێن بەشێک ئێستا جۆرێک لە ڕۆشنبیری تازە کە تایبەتی ئەوانەی لە بواری کاری ڕێکخراوەیە کارەکەن و بەریەکەوتنیان هەیە لەگەڵ دنیای تازەیە ئەوانە مەسەڵەن چەند جارێک لە قەیرانەکانی هەرێمی کوردستانە بە پەیپەری سیاسی بە دانانی پلانی استراتیژی بۆ چارەسەرکردنی قەیرانەکان بەشداریان کردووە لە پرسەکە بەڵام ئەمە وەکو پێویست نییە وەک با نمونەیەکی زۆر زەقی دنیا بێنینەوە لە دوای جەنگی جیهانی دووەم کۆمەڵێک بیرمەند و کۆمەڵە فەیلسوفی ئینساندۆست بیریان کردو کە ناکرێت بەشدارێت بەردەوام بە ڕووی جەنگ بێتەوە هاتن بیریان لەو کرۆ چی بکرێت لەسەر و ئەم دەسەڵاتانە شتێکی کە دروست کرێت ئەو بیریان لە دروستکردەوەی نەتەوەگرتوەکان کردەوە ئێستا نەتەوەگرەکان چۆنەمان مەسەلەیەکە بەڵام هاتن لە ڕێگەی کۆمەڵێک ڕێکوتنی نێودەوڵەتیەوە هەوڵیانە ژیانی ئینسانیەت بپارێزن ڕۆڵی ڕۆشنبیر ڕۆلی کەسانی خاوەن فکر ئەمەیە کە ئەبێت کۆمەلگاکەی بپارێزێ لە هەموو ستەمکاریەک کە تاکو ئێستا ڕۆشنبیرانی ئەمە کەمتر بەریەکەوتنیان هەبووە لەگەڵەوە هەر وەکو نمونە باسکرد ئەو هەموو خۆپشاندانانەی لە هەرێمی کوردستان ناکرێت کەمترین بەشداری کەسانی ئەکادیمی ناوزانکۆکان و کەمترین بەشداری نووسەرەکان لەو شوێنانە ئابینی کە ئەمان لە بە پێچەوانەوە لە هەموو شۆڕشەکانی دنیا و لە هەموو گۆڕانکاری گەورەکان لە دنیا یەکەم کەس ئەوانەی کە هاتوونەتە سەر جادە و داوای گۆڕانکاریان کە کەسانی ڕۆشنبیرن کەسانێکن کە خاوەنی فکر خاوەنی بەرهەمی گەورەن اینجا ئەمە جگەلەوەی ئەکادیمیای ئێمە نەیتوانیەوە بەرهەمی فکرێک بێنە کە بتوانێت استراتیژیەتی حکومڕانی لە هەرێمی کوردستان بگۆڕێ کە باز لە خاوەنی بڕوانامەی بەرزەکەین شەشەکە لێرەوە دەست پێکەم خاوەنی بڕوانامەی بە بەرزە یەکێ لە شێشەکانی خاوەن بڕوانامەی بەرز لە وڵاتی ئێماوەیە کە بەڕاستی دابەشبوونێکی سەیری سیاسی هەیە لە نێوانیانە دابەشبوونەکە بۆ نمونە زۆربەی زۆری هەروانە سەرگاریارێکی سەر بە پارتێکی سیاسین و دەرفەتیان بۆ ڕەخساوە کە شادەیەکی بدێنن بڕۆ سەیری زۆری ئەو نامانەکە کە هاتووە زۆریان تەنها کۆمەڵی ڕستەی ئەکادیمیە لە ناو چوارچێوەیەکە داڕێژراو بڕوانامەیەکی پێوەرگرتووە کە ئەرشی ئەکادیمی ئەوەیە کە بە ڕۆژانە خەریکی لێکۆڵینەوە بێت و ڕۆژانە کاری تازەی هەبێ بۆ چارەسەرکردنیەوە ئەگەر ناسەیری هەرێمی کوردستان کە لە ساڵی نەوەیەکەوە بەدەست قەیرانێکی سیاسی و قەیرانی ئابووری و کۆمەڵە قەیرانەوە ناڵێ تاکو ئێستا استراتیژێکی ڕۆشن نییە بۆ چارەسەرکردنی ئەم مەسەلانە تەنانەت حیزبە سیاسەکانی دەسەڵات خوانیان جاری وایە پلانی استراتیژی داڕێژنەڵێن لەماوەی ئەم 4 ساڵە ئەماکەین کە نەشیان کردووە ئەمە هۆکارێک گەڕێتەوە بۆ فراغی کە نخبەی ڕۆشنبیر نەیتوانیەوە بەشداری بێ لەم پرۆسە گرنگەیە لە هەمان کاتشا لە پرۆسە کۆمەڵایەتەکانە هیچ ڕۆڵێکی نەبووە کەسێکی تەنانەت کەسەری تەماشای بیرکردنەوە و تێڕوانینێکەی بۆ زۆر مەسەلە لە تێڕوانینی کەسێکی ئاسایی هەز ناکەی جیاوازی هەبێ بۆیە ئەم کێشەیە لێرەوە سەر هەڵەیە کەسی ڕۆشنبیر کە مناڵێمە بێ بەرهەمهێنە بێ ئەبێ خاوەنی فکرێکی تازە بێ بۆی بتوانێت بەردەوام تازەگەری لە ناو کۆمەلگا دروستکە وەک ئەوەی کە یەکەم جار هاتمە ستودیۆکەتانەوە ڕسمە زۆر سەرنجی ڕاکێشا هەمیشە ڕۆشنبیری ئەمە ڕێگا کۆنەکانی هەڵبژاردووە بۆ دووبارەکردنەوە خۆی و تەنانەت هەر تەنها وەکو زۆر جارۆکو ناوێت دوو خۆی دووبارە کاتەوە قەت خۆی نەچۆتە ئەو با بڵێن ئەو مەترسیە و چالنجەوە کە بتوانێت ڕێگایکی نوێ تاقیب کاتەوە و تەنانەت خۆی بخاتە بەردەم مەترسیەکی تر و هەمیشە نخبەی ڕۆشنبیری ئێمە
تەنها بیری لەوە کردوەوە چۆن بتوانێت زۆرترین مەکتەبین لە ناو مەکتەبەکەی خۆیان بیری لە چارەسەری کێشەی کۆمەڵاتیکە بەبێ ئەوەی بەرکەوتنی هەبێت لەگەڵ کۆمەڵگا لە شوێنێکی دنیا جۆرە لە ڕۆشنبیر باوی نەماوە کە تەنها لە نووسینگەکەی خۆتا لەسەر میانزەکەی خۆ دانیشی خەریکی نووسین بیت و ئاگاد لە هەموو لە کۆمەڵگات نەبێت کە چیتی هەڕە ئەمە کێشەی گەورەی ڕۆشنبیری ئێمە و بۆشە بنەشیتوانێت و بەشداری بکە لەبەرەوەی ناتوانێت لە خەمی کەسێکی ئاسایی تێبگە و کە نەشیتوانی لە خەمی کەسێکە نازانێت چۆن چارەسەری بکە ئێستا وەرە سەیری زۆربەی ڕۆشنبیرەکانی ئێمە بکە ئێستاش ناتوانێت هاوخەم بێ لەگەڵ ئەو کێشە کۆمەڵاتیانە ئێستا بەرەوڕی کۆمەڵگای ئێمە بۆ تۆ ناتوانێت هاوخەمی لەگەڵ کەسێکی کەمەندامە دەرببڕێ کە تۆ نتوانین لەگەڵ ئەم گروپە کۆمەڵایەتیانە بە تایبەتی و گروپانەی پراوێزن یا گروپی لاوازن لە کۆمەلگاتۆ بەرێکەوتن لەگەڵەوانان لەگەڵ شیا هەت بێ ئەمانە یەکێکن لەو هۆکارانەی کە کاهی ڕۆشنبیری ئێمە نەیتوانیوە لەبەرەوەی نەیتوانیوە بەرهەمی تازەی هەبێت لەبەرەوە نەیتوانیوە کۆمەڵگاکەی خۆشی بخوێنێتەوە. سپاس دەکەم ئەگەر بچین لای کاک عەبدولحەکیم سەبارەت بە مەسەلەوەی کە بەڕێزت وتت ڕۆشنبیر نابێت لە پاڵ دەسەڵاتە هەبێ ینی ئەمە دروستە ینی ڕۆشنبیر بە شێوەیەک نابێت پشتگیری دەسەڵات بکات لە کوردستان یاخود ئەوەی کە بۆچی ئەمە دروست بووە ڕۆشنبیری ڕازیمان هەیە و ناڕازیشمان هەیە. ڕۆشنبیر دوجار پیشەی ئەوەیە کە وەکوتمان مەسلەی شاریدانە بە خەڵک بە تاکەکانی نێو کۆمەلگان دوجار ئەو دەسەڵاتەی کە هەیە لە کۆمەلگادا ئەگەر دەسەڵاتێک بێ کە فعلەن لە خزمەتی بەرژەوەندەکانی تاک نەکات بێگومان ئەلەو کاتەدا کە ڕۆشنبیر ئەبێ بەردەوام دژ بۆ دەسەڵاتە بوەستێتەوە ینی ئیشی ڕۆشنبیر چیە ناوەکەی لە خۆیدایە کە بێ بەڕاستی کەسێکی ڕۆشن فکر لەو مەجاالەتانەی کە هەز دەکە کە فعلەن لەو پنتانەیان لەو زاویانەیە کە تێدا خەڵکی تێدا دەچەوسێنرێتەوە خەڵکی تێدا بە مافەکانی خۆیان ناگەن کە تێدا خۆشنودی و خۆشگوزەرانی تێدا بەرقەرار ناکرێتن ئەوە لەو کاتەدا ڕۆشنبیر بەڕاستی دەبێت لە لای خۆیەوان ڕایگشتی دروستکە شەقام بجوولێنێتن بە چاڕوونی زیاتر بێتە خەڵکی بۆی بەردەوام فشار و پرێس بەسەر دەسەڵاتدا دروست بکرێتن بۆ ئەوەی بێتەوە سەرڕێی ڕاست و چاکتر بە دوای مافەکانی هاوڵاتیانەوە بێتن ئەگەر ئەمە نەکات ڕۆشنبیر ئەم بەڕاستی ڕۆشنبیر پێچوانەکەی دروست دەبێت لە حاڵەتەدا ڕۆشنبیر دەبێتە ماکیاژی دەسەڵات دەبێتە زۆرناژەنی دەسەڵات دەبێتە بڵێ دەسەڵات دەکەێت کە بەردەوام تەبریری بۆ بێنێتەوە پاسای بۆ بینێتەوە لە بەرامبەر ئەو کەم تەرخەمی و کەم و کورانەیەکان بەردەوام ئەنجامیان دەداتن. بەڵێ ینی بە بۆ چوونی بەرەز زۆر ناوانەی کە ناوێن لە خۆناوە ڕۆشنبیر و بوونم ئەوەی کە مەکیاژی ئەم دەسەڵاتە بکەن یا خۆت وتت ببنە زۆرناژەنی ئەم دەسەڵاتە بێگومان ئەوەی کە دەبینی ئێستاکە ڕووپەری ڕۆژنامە و گۆڤارەکان و سایت و کەناڵە فەزایی و ئاسمانی لۆکالیەکان ئاسمانی لۆکالەکان هەست دەکەین بەچێ پڕکراوە بەچێ سیخناخکراوە بەچێ ئاخندراوە چه ناوانێت دوزار ئەم ناوەندە ڕۆشنبیر و معریفانە بەڕێوە دەبن هەر خەڵکی ڕۆشنبیر و ئەهلی قەڵەمن بەڕێوان دەبن بەڵام هەست دەکەین زۆربەی زۆری ئەو ڕۆشنبیرانە بەداخەوە زۆرش بەداخەوە کە هەست دەکەین بوونەتان پاسەوانی دەسەڵات بوونە بە پەردەپۆشی ناڕێکی و خراپەکارەکانی دەسەڵات نەکەن ئەمەش بەڵکو وایان کردوان لە ڕێی خۆیانەوەن وایان کردووە کە جارێک کە بە شێوەیەکی ناڕاستەخۆن جەماوەر بە دەوری دەسەڵات تا زیاتر بکەن لایەشتریشەوان هەرچی دیاردەی دزێ و ناقۆڵا و قێزەونی ناو کۆمەلگاتە کە دەسەڵات دروستیان کردوان پەردەپۆش بکرێتن و ڕوێشی جوانی دزێوی ماسکدار پیشانی خەڵکدەن کە ئەمە دەسەڵاتە ئەمە دەسەڵاتەیەکان ئەوان دەیناسون تعریفی دەکەن. باشە مەترسی ئەم جۆرە لە ڕۆشنبیرەکە بەڕێز دەڵی ناشرینەکانی دەسەڵات دادەپۆشی بۆ نموندا ناوەندە لە ڕێی ناوەندە ئاکادیمیەکان لە ڕێی ناوەندی عیلامیەکان مەسەرەن ئەم ناشرینەی دەسەڵات و گەندەڵەکانی دەپۆشێت مەترسیەکانی چییە لەسەر کۆمەڵگا وەکو مەسەلام توێژە سیاسیە کە ئێستا بۆتە مەترسی بە هەمان شێویش مەترسێکی گەورەیە لەسەر کۆمەڵگەی کوردی؟ بێگومان ڕۆشنبیر بۆ خۆی دەبێت بێتە سەرچاوەیەکی ئومێد بۆ خەڵک سەرچاوەیە کە لەوێەوە خەڵک زیاتر ئومێد پیاکە ورە پیاکان بڕای بە گۆڕانکاری بڕای بە چاوەڕانەکانی خۆی بێت بڕای بۆ هەبێت کە ڕۆژ لە ڕۆژان خەونەکانی تاقیق دەبێت ئێمە دەزانین ئەگە سەیری مێژوو بکەین ئەوە نخبە و ڕۆشنبیر و ساڵی ناو کۆمەلگا بوون کە کۆمەلگاکەی خوا بەرەو پێشەوە برد ئێمە ئەگە سەیری مێژووی ئەوروپا بکەین کە ئەوروپا ڕۆژانێک لە شەوەزەنجی تاریخیدا لە سەدەکانی ڕاوەستە ناوەڕاستە دەیناڵان
کە ئەو لە سەدەی 15 لە سەدەستی نخبە و ڕۆشنبیر و خاوەن معریفە و عالی قەڵەمەکان بوون کە جارێشتر وریاییان داوە تاکانی کۆمەلگای ئەوروپیان لەو شەوە زەنگا ڕزگار کرد ئیتر دوا بەدوای ئەوە کە ڕێنسانس هات و دوای سەدەمی ڕۆشنگەری و سەدەمی مۆدێرنتە و پۆست مۆدێرنتە هات و تا بۆ ڕۆژە گەیشت کە ئەوروپا دەکەن کە جلەوی جیهانی گرتووەتە دەست و سەقافڵی و پێشنگایەتین شارستانیەتی ئەمڕۆ دەکاتن ئەو هەموو بەرهەمی چ بەرهەمی ئەوە بووکان فعلا ڕۆشنبیران توانیان جارێک کە تەکان بدەنەوە خەڵکی تەکان بدەنەوە جەماوەت تەکان بدەن تاکانی کۆمەلگان کە بێئومێد نەبن بێورە نەبن نەشلەژێن نەڕوخێن چۆکدا نەدەن هەموو شێوەیەک مقاومە بکەن بۆ ئەوەی دوا ڕۆژ بتوان لە گۆڕانکارانێک کە ئەوان ئومێدیان پێهەیەیان گۆڕانکارەکان بێنە دی و ژیان جارێکیان بە شێوەیەشتر خۆی فۆرمۆڵە بکاتەوە خۆی نمایش بکاتەوە. بەڵێ بەڵام سەبارەت بەوەی کە پێدوایە بەشێکی زۆری مەسەرەن ئەو بێدەنگی ئەوانەی کە پشتگیری لە سەڵات دەکەن بۆی ئیمتیازەوەیە ینی جۆرێک لە کرینی نووسەر و ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر هەیە مەسەن هەر بەداهاتی خۆی بەداهاتی خەڵک بکردرێتەوە بۆ مەوەستی تایبەتی و بۆ درێژەدان بەم دەسەڵاتەش بەکارهێنراوێت. بێگومان ئەوەی کە دوجار ئەگەر سەری ئەو کتێبەی خیانەتی ڕۆشنبیران بکەین لە ژۆلیان پاندا کە لە کتێبی خیانەتی ڕۆشنبیراندان زۆر ئاماژە بۆ دەکاتکان ئەرچی ڕۆشنبیران لە یەک زوونەدا کوور دەکات و ئەرچی ڕۆشنبیران بریتیە لە پاراستنی ئازادی و دیموکراسی و دادگەری هەر کاتێک کە ڕۆشنبیران لەو پەیامی خۆیان لەو ئەرکەی خۆیان کە لایەندا و لاڕێ بوون و خیانەتی ئەدایان نەکرد ئەو بزانە کە ڕۆشنبیرانێکن بەڕاستی خیانەتی لە ئەرکەکانی خۆیان کردیان. ئەوەش بۆ دەبێت کاتێک کە تۆ دەپاڵ دەسەڵات لە بەرامبەر ڕەپارەیەک دەستکەوتێک یان ئیمتیازاتێک یان هەر دەستکەوتێک کە مادی دنیاوی کە بەدەستیان بگاتن بتەمای پێ هەڵدان بە دەسەڵات و بتەمای ئەوەی کان ڕێخۆشکردن بۆ دەسەڵاتکان زیاتر هەوڵ بداتکان بچێتە نێو تەواوی جونگەکانی ژیانی تاکەکانی نێو کۆمەلگان دەست بداتن لە ماف و داخوازی و خواستەکانی کۆمەلگان ئەو کاتە فعلەن ڕۆشنبیر لەو کاتەدان خیانەتێکی گەورەی کردی لە پەیام و لان ئەرک و مهامەکانی خۆی کە لەسەر شانیەتی. بەڵێ سپاس دەکەم کاگاوت گەرم و لای بەڕێزت دەمەوێت سەرنجی بەڕێز بدامە سەوارد بە پەیوەندی دەسەڵات و ڕۆشنبیر یاخود ئەوانەی کە ناڕازین و ڕۆشنبیرن کەمینن لە کۆمەڵگەی ئێمەدا خۆی پەیوەندێکی ئۆرگانی هەیە لە نێوان دەسەڵاتی سیاسی و حیزبی سیاسی و ڕۆشنبیرە دەسەڵات با بڵێن پەیوەندێکی دابڕاو نییە بۆ چکاوەی کە دوجار کە حیزب بەڕێوە بات باقلەتی حیزب بەڕێبە ئەو دەستە بژێرە سیاسیە ڕۆشنبیرەیەکە خاوەنی ڕۆیایش تایبەتە بۆ پارتەکەی خۆی ناکرێتەوە ئەندامانی مەکتەبی سیاسیەرە کەناڵە پارتیکە لە پشتێتی وەرگرە ناکرێت کۆمەڵی کەسان بن قودرێت توانای بیرکردنەوەیان لاواز بێ ئەنی کەواتە نخبەی ڕۆشنبیر هەیە پارتە سیاسەکان بەڕێوەبە ئەو بە پێی دابشکردنە گرامشەیەەکە کەمە پێوترێت جۆرێ لە ڕۆشنبیری ئۆرگانی کە لە ناو ئۆرگانەکانە کار ئەکەن و تەنانەت ئەقلێتی ئۆرگانیش بەڕێوە بن بەڵام ئەوانی وەکو معارەزەیە و کە کەسانی سەربەخۆ خۆیانە ناسێنن ئێمە کێشەکەمان لێرەوە دەست پێکە باشە بەس لەناو حیزبەکانیش پێ دوایە بە هەموو حیزبەکانیش ینی ڕۆشنبیران ینی زۆر پەراوەستکراونین مەسەلەن لە ناو بڕیار و لە سنتەری بڕیاردانەوەوانەشە مەسەلەن ئەگەر ڕۆشنبیری ئەندامی حیزبێک بێت پەراوێست خراپێت کەواتە پەیوەندی بە خۆیەوە هەیە پەیوەندی بە توانا و قودرەتی خۆ سەلماندنی خۆیەوە هەیە بەڵام ئەوەی کە من بامەیە قسەی لەسەر ڕۆشنبیران کە لە دەروێ بکایە سیاسیانە کارەکەن و خەمێکی گشتیان هەیە ینی خەمیش تایبەتیان نییە ڕۆشنبیری ئۆرگانی کە لە ناو ئۆرگانێکی حیزبیایشەکە خەمی تایبەتی هەیە خەمی حیزبەکەی خۆیەتی بیر لە تەنانەت لە حیزبەکەی خۆی کاتۆ چۆن بتوانێت پەری پێبات چۆن بتوانێت جەماوەری بۆ زیاب کات چۆن لاڵ بژاردنەکانە دەنگی بۆ کۆکاتەوە ئەوەی کە لە دەرەوەی کە وەکو جۆرێک یا پەیامێکی ئینسانی بەرفراوانتری هەیە پیاوانی پەیامێکی گشتی هەیە بۆ کۆی کایە سیاسەکەی ناو کۆمەلگا ئەمان ئێمە شەشەکەمان زیاتر لەگەڵ ئەمانە کەمینن ئەوانەی بەڕاستی کەمینێکی کەمن ینی نەک کەمینن کەمینێکی زۆر کەمیشن و تەنانەت قسەکردنیان من هەموو جارێک باس لەو حاڵتاکە حیزبی سیاسی ئەمە زۆر عاقلانە توانێتی کار لەسەر ئەوە بکە کە قەنەعەت بە کۆمەلگا بکە کەسێک سەربەخۆ نییە لەم کۆمەلگا
هەموو ئەرێکە سەر بەلایەنێکی سیاسیە و لە ژێر پەردەی کەسێکە ئەین توانێتی قەنەعات بە کۆی گشتی کۆمەلگا بکە ئەم ڕوئایی لا دروست نەبوو کە ڕۆشنبیری سێبەری شێ ینی ئەم ڕوئیە خراپەش بەرامبەر هەندێکیان لەو ڕۆ دروست نەبوو من ئەگەر هەر وەکو بازۆ بە سەریحی قسە بکەم ئێستا بیام ڕەخنا لە پارتێکی سیاسی لە هەرێمی کوردستانە بگرم یەکسەر تۆمەتی ئەومە خاتە باڵکەرد من سەر بە پارتێکی سیاسی دەترم ئەگەر بۆ نمونە بیام ڕەخنە لە معارەزە بگرم معارەزە پێم لە سەر بەدەسەڵات پێم دەسەڵاتی بگەڵە سەر بە معارەزێ یعنی ئەم جۆرە لە بیرکردنەوە ئەمە بیرکردنەوەی عاقلانەیە کەوای کردووە کۆی کۆمەڵگا قەنەعات پێ بکە کە ئەم کەسی سەربەخۆ نییە کە سەربەخۆ ناتوانێت ئاوادەمی گەرم بێ و قسە بکە لە کاتێکە ڕۆشنبیر ینی لە چی بترسێت تاکو قسە نەکە ئەمە پێویستمان بە تێکشکانی ئەم جۆرەیە لە بیرکردنەوە تاکو دەستەبژێری ڕۆشنبیر ناو کۆمەلگا بتوانێت کاری خۆیکە و لە هەمان کات شامەسەڵەن کە ئەو کەمینەی کە ئێستاشەیە لەبەرەوەی زۆرینەیەکی ترت هەیە لەو لاوە بە شێوازێکی سیستماتیک کارەکە دەنگی ئەمیشی بە جۆرە لە جۆرەکان کەم کردووە یەکێک لە شێشەکانی ناو کۆمەلگایەمە کەوە سەرچاوی داها سەرچاوی ئابووری هەمووی لە دەستی حیزبە سیاسەکانە کۆبۆتەوە بۆیە کە کاتێک ڕۆشنبیرێگەی لە دەرەوە قسە بکە کەمترین دەنگی ئابیسترێ بۆ لەبەرەوەی کەمترین هۆکارەکانی گەیاندنی دەنگی خۆی لەبەردەسایە بەڵام ڕۆشنبیرێکی حیزبی بە پێچەوانەوە هەموو هۆکارەکانی گەیاندنی بیرکردنەوەی خۆی لەبەردەسایە و تو ئەتوانێت پەیامی خۆی باشتر بگەێنێ بە خەڵک بەڵام ئەم نوخبەکەمەش لە هەموو دنیا یەشێک لەوەی ئەو نوخبەکەمە زۆر جار ئەبێتە هۆی گۆڕانکاری گەورە ئەگەر بە جدی ئیش لەسەر مەسەلەکانکە باشترین نمونە کۆمەڵی فەیلسوفی فەڕەنسی لە شۆڕشی قوتابیانی ساڵی 1960 توانیان گەورەترین گۆڕانکاری لە بیرکردنەوە و لە استراتیژیەتی عەقلی حکومڕانی لە وڵاتە بکەن کە بەشداری خۆپیشاندانەکانی قوتابیانیان کرد دواتر توانیان تیۆریش تازە بۆ جۆری دەزە ئەم نوخبەیە و تەنانەت لەناو کۆمەلگای ئێمە شاسەیرەکەی ئەو ڕوئیانەی کە ڕوئیای جیاوازن و تێڕوانینی جیاوازن بۆ پارتی سیاسی ئەو نوخبە کەمەی کە لە دەرەوەیە بەرهەمیە هێنێ نەک ئەوەی کە لە ناو پارتە سیاسەکان دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایس هەمیشە بە تەمێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزان تی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت.
جارێکی سڵاتان لەبێت بینەرانی بڕست کاگاوە دەگە بە کورتی وەڵامیان و پرسیارم دەیتەوە دوچی دەچینەوە هەولێر سەبارەت بە مەسلەی نووسەر و ڕۆشنبیری بندیوار ئێمە لە کوردستانە ڕۆشنبیری بندیوارمانەیە مەسەرەن دەسەڵات لە ڕێی پارەوە کۆنتترۆلی کردبێت و وەکو چۆن فەرمانبەری بندیوارمان هەبێ ڕۆشنبیری بندیواریشمان بێت ئەو چشەکە لە چێشارە گەورەکان لە ناو کای ڕۆشنبیری ئەمە پێت سێر نەبێگەر پێت بڵێم ڕۆشنبیرمان هەیە کە لەوانەیە خۆشی بە لە دەرەی پارتە سیاسیەکان دەسەڵات پێناسە کردبێ بە پلەی سەربازی خانە نشین کرابێ ئەمە چەکە لەو چێشانێک پلەی سەربازی یانێ چێشەکان لەوە کە قبول کە ڕۆشنبیر قبول ئەمەی کرد بە پلەی سەربازی وەکسەوە خۆتەسا مەسەلەی سەربازی مەسەلێکی زۆر جیاوازترە میلیتاریە و لە هەموو دنیا سەرباز بۆ سەرکوتگەری بەکارێنێت کەواتە تۆ قبولی ئەوەت بێت پلەیەکی سەربازی لە پێناو هەنێ پارەیەەوە ئەم کارە بکەمەکەمە ئەمە چەکە لەو کارە ساتانی کە لە ناو ڕۆنخبەی ڕۆشنبیری ئێمە بۆیە سێرەکەم نخبەیە بەرهەمهێن نییە کەم بەرهەمەهێنێ بۆ کەمیان سەربەخۆی بیرکردنەوانە یەکێک لەو فاکتەرە گرنگانەی کە بۆ ڕۆشنبیر گرنگە ئەوە بێ خاوەنی بیرکردنەوەی کراوە بێ عقلەتێکی کراوەی هەبێ لە ناو چوارچێوەیەکی دیاری کراوە بیر نکاتەوە بەڵام کە تۆ لە چوویتە ناو خۆت بە پێی خۆت چوویتە ناو چوارچێوەیەکەوە خۆت ئەتوان بانگەشەی مردن مەرجی خۆ دەکەی بە مەرجی بیرکردنەوەی خۆ دەکەی ینی پێ دووە بەشێکی زۆر لە ڕۆشنبیران بۆی پارەوە کردراوە مردووە ئەوانەی کەسنەوە ناوەکە یەکێک لەو حکومانی بەسەر خۆیان بیرکردنەوەی خۆی ئەمرێنێ چکە بۆ لە ترسیەوەی کە ئەو ئیمتیازەی کە بەدەستیوێتێن نەتوانێت باش بیرکاتەوە نەتوانێت ڕستەیەک بڵێ کە لە بەرژەوەندی گشتی بێ و نەتوانێت دڵی ئەو کەسەی کە ئەم حاڵتەی بۆ دروستکرۆ بڕەنجێنێت هەر سیفەتی بە شەری ژوایە بن ئەگەر تۆ هەنێکم لە ژێردەسی تو بێ ڕۆژە لە ڕۆژانمێ ڕەخنە و لێ بگرم تۆتوانی بەو حاڵتە هەر ڕەشەم لێ بکەین ئەمە ژێشەکە لەو هۆکارانی کە بەشێک لە ڕۆشنبیرانی ئێمە کەوتونەتەوە هەڵک زەقە گەورەوە کە مەسەلەی امتیازاتی مادی بۆ مەسەلێکی گرنگ لە لای کە پێی وایە گە بێم ژیانێکی باشی هەبێ بۆی باش بیرکاتەوە کەمە پێم وانە مەسەلێکی زۆر استراتیژی بێ لە بیرکردنەوەی ڕۆشنبیرە ئەگەر سەری کۆی ڕۆشنبیری دنیا بکەی زۆربەی زۆری هەرە فەیلسوفەکان ژیانێکی باشیشیان نەبوو بەڵام باش بیریان کردەوە و دوایی خۆی توانیوێتی بنیادی ژیانی خۆی بکە لە ڕێ ئەو بیرکردنەوە تەندروستەی کە هەیەی سوپاس دەکەم کاک عەبدولحەکیم گەرم وەلای بەڕێز سەبارەت بۆی کە بەڕێز پێشناوڕەکە باسی ئەوەت کرد کە بەشێک لە ڕۆشنبیران خیانەتیان هەیە بۆ نمونە لە کۆمەڵگا باسی ئەوەت کرد کە مەسلەی ئەو ژێوەی داکۆکی نەکردن لە مەسلەی ئازادی و دموکراسی و دادپەروەری و مافی مرۆڤ مەسەلەن ئەوانەی کە لە ناو دەسەڵاتیشن کاریگەریان هەیە بۆ نمونە ئەگەر لە ناو دەسەڵاتیان بە ئارەسی ئاڵگۆڕی دەسەڵات کەمکردنەوەی ئەو چینایەتی کە دروست بووە بۆ نمونە لە نێوان خەڵکی هێژار و بەرپرس و لە مەسلەی مافی مرۆڤ بۆ پێشەلکارانش کە بەرامبەر مافی مرۆڤ دەکرێت وەکو سەرتاش باسمان کرد بتوانێت ڕۆشنبیریش وەکو کەسێک و کاینێکی ناو کۆمەلگادان ئەوش وەکو هەر مرۆڤێک تووشی حاڵەتە دەبێت کە ئەوش ئینتیمای سیاسی بۆ دروست بێتن دوجار کە ئینتیمای سیاسیشی بۆ دروست بوون کە دەچێتە ناو چوارچێوەی حزبێکی سیاسیەوە لەوێەوە ئەمە کە باس لەسەر بەخۆی ڕۆشنبیر دەکەین بێگومان کە بیرکردنەوەیەک هەیە یان زۆرێک لە تێڕوانین هەیە بۆ ڕۆشنبیر نابێت دوجار بە دەستگایی بکرێتن چونکە هەر بە دەستگایکردنێکی ڕۆشنبیر واتە کۆتوبندکردنی ئەو ڕۆشنبیرە دەگەێنێتن ڕۆشنبیر تا سەر بەخۆ بێت تا لەژێر هەیمنەی حزبی و کۆتوبندی و دیسپلینی حزبی و تعلیمات و ئەمرونەی حزبی دەبێتن زیاتر ئازادانە سەر بەخۆیانان دەتوانانی بیر بکاتەوە توانی پامەکانی خۆی بگەێنێتن بەڵام بەداخەوە ئەوەی کە جەنابەت پرسیارت کرد مەسەلەی ئەو ڕۆشنبیرانەی کە دوجار خزانەوەتە ناو چوارچێوەی حزبی و ئینتیمای سیاسیان بۆ دروست بووە لە ئۆرگانەکان حزب بەرپرسیارەتیان هەیە پێویستە لەوێەوە ئەوان هەوڵ بدەن کە زۆرێک لە هۆشیاری زۆرێک لە بەرچاڕوونی زۆرێک لە فشار پرێز بخەنە سەر دەسەڵات و بەرپرسەکان لە چوارچێوەی حزبەکەی خۆیان بۆی زیاتر خەڵکی خۆیان لە چوارچێوەی حزبەکەی خۆیان زیاتر ئاشناکەن بماف و بنەما سەرەتاییەکانی مافی مرۆڤ و ئاڵگۆڕی ئاشتیانەی دەسەڵات و شەفافێت و دادگەری و هەر پرسێک هەر بەهایەکی باڵاکە هەیە ئەوان زیاتر تۆختیری بکەنەوە شەڕ بکەنەوە نێو ئۆرگانەکانی حزب بڵێ ئەگەر ئەو ڕۆشنبیر لە ناو چوارچێوەی حزبێکی سیاسیدان بۆ ڕۆڵە هەستان ئەوە دەکرێت بەڕاستی ڕوویەکی پۆزیتیڤ بدرێتان ئەم ڕۆشنبیرەکان دەتوانرێت دوجار ئەو پەیامی خۆی لەوێوان بگەنێتان ئەو خەڵکێک کە ئەو دەیە
شێوەیە مخاتبەیان بکاتن بەڵام بەداخەوان زۆری ڕۆشنبیرەکان وەکو کاکاوە تشباسی کرد زۆر جار وا هەیە کە ڕۆشنبیرەکانمان بەداخەوە ئەوانەی کە لە چوارچێوەی حزبێکی سیاسی ئەنتیمە سیاسیان کە بۆ دروست بووان هێندە لە خەمی شۆڕکردنەوە یاخود تەرجمەکردنەوەی بیرکردنەوەی سەرکردەکان بەرپرسەکانیاندان لە چوارچێوەی تێکست و تێکستێک لە شێوەیە کلێشەیەکی ئینشایی کە ڕنگدانەوەی حەز و خولیا و میزاج و زۆقی بەرپرسەکانیانان هێندا ڕنگدانەوەی خواست و کۆژان و خەم و خەفەتی منەتەکەی خۆیان نییە لێرەوە دەرد و ئافاتەکە دەست پێ دەکات کە ڕۆشنبی لە دوورانێکدایان لە بەردەم دوو تەرجمەکردندایە ئایا تەرجمەی بیرکردنەوەی سەرکردەکان و بەرپرسەکانی بکاتن یان تەرجمەی کۆژان و خەم و ژان و ئێش و معاناتی کۆمەلگاکەی خۆیان بکاتن وەکو پێشترش ئاماژەوان پێدان ئەگەر ڕۆشنبیر بڵێن فەرموو ئەگەر ڕۆشنبیر زیاتر لەو هێڵەوە دەستی پێکردکان فعلەن لە ڕوانگە و کراو ڕۆژنەی خەمی هاوڵاتیانەوە خەمی تاکەکانی کۆمەلگاکەی خۆیانەوەن ئەگەر خەمی تاچی حزبەکەی خۆشیانەوە بێتن لێەوە دەست پێ بکاتن بێگومان بە ڕۆشنبیرێک دەبێتن کان ڕۆلێکی پۆزتیڤ ڕۆلێکی ئەرێنی ئیجابین دەجێڕێت لە گۆڕەپانەکە باشە بەس ئەوەی کە بۆ منە ئێمە لە کوردستانە مەسەلەن هەندێک سنتەری ڕۆشنبیری کە لەلایەن مەسەلەن سنتەری ڕۆشنبیری سربەخۆشێک کە خزمەتی کرد بەڵام وەکو سنتەرەکانی ڕۆشنبیری و لێکۆڵینەوە بەگشتی یعنی توانیوانە کاریگەریان هەبێت لەسەر ڕاستکردنەوەی بۆ منە توێژە سیاسەکە لە کوردستان ئەمە گەستەری کۆمەلگای کوردی بکەین بە شێوەیەکی گشتی سەری هەموو سێکتەر و ناوەند و کایەکان بکەین هەمووی داوەشاوە هەمووی وێران هەمووی ماڵ وێرانە ئەمە ئەگەر بین چاوەڕێ بکەین ناوەندێکی ڕۆشنبیری یان کایەکی معریفی و ئەکادیمین تەندروست و حاڵەتێکی ساغڵەم بێ ئەو شتێکە لەم حاڵ زۆر نزیک یعنی کەواتە ناکرێت ئێمە چاوەڕێ بکەین کە ناوەندێکی پێشکەوتووی چاش تەندروستی ڕۆشنبیریمان هەبێتن چونکە ئەویش محکومە بە هەموو ئەو ناوەندانەیە کە ناو کۆمەلگادان تووشی ئیفلیجی تووشی حاڵەتێکی شەپڕێوی و شکست خواردو هاتینە کۆمەلگاکە بەتەواوی داوەشاوە کاتە ناوەندی ڕۆشنبیریش بە هەموو بکەر و بوونەوەرە معریفی ڕۆشنبیری و ئەکادیمیستەکانی ناوی هەموو لەژێر کارتێکراون دەکەن لەژێر کاریگەری ئەو دۆخە سلبیە کە بەسەریاندان زاڵ بووان کەواتە هەرچی سنتەرە هەرچی دەستگایە هەرچی جەمعیەیە هەرچی ناوەندە کە دەکرێتەوەوان بەناوی ئەوەیە کە دەوێت ئەویش لە قۆڵی خۆیەوان زۆرێک لە بەرچاوڕوونی هۆشیارین بەتاکان بەخشێتن ئەویش دوازار ناتوانێت وەکو پێویست ئەدای ئەرکومامەکانی خۆی بکەن وەکو گوتمان ئەویش محکومان بەو کۆمەلگای بەو سیستەمە حکومڕانیەی کە هەیە لە کۆمەلگاتە کە دوازار نایە وەکو پێویست ئەرکومامەکانی خۆی ئەدا بکاتون دوازار ئەوانشن جارشتر دەکەونەوە ژێر ڕەحمەتین هەرچی ئیغڕای مادیە هەرچی مەسەلەی ڕاکێشانە لە بۆن مەسەب و مەکسەب بوون هەر زۆرە فریدانێکان ئەوانش لای خۆیانە وەکو هەر ئینسانێک تووشی ئەو زۆرە حاڵەتانە دەبن کە دوازار لە پامەکەی خۆیان دوور دەکەونەوە و تەنها شکل و شێوەیەک دەبەخشن تەنها چوارچێوەیەکە ناوێکە بێ ناوەڕۆکان ناتوانێت ناوەڕۆک بکرێ تەنها بۆ ڕکلامەوە بۆ ئەوەیەکان بڵێن ئێمەش سنتەرێکمان هەیە ناوەندێکمان هەیە ڕێکخراوێکمان هەیە کە دەکرێت ئێمەش بڕۆلی خۆمان هەڵسین زۆر باشە بەس لەگەڵ ئەو بۆ چونەدای کە بەشێک لە ڕۆشنبیران مەسەلەن بە پشتیوانی مەسەلەن ئەو کارە خراپانەی کە لە سەڵات کراوە کارێکی بەهێزن یاخود پایەکی بەهێزن بۆ مانەوەی ئەم بارودۆخە لە ڕووی گەندەڵیەوە مەسەن لە ڕووی نەبوونی ئاڵوگۆڕی دەسەڵات و لە ڕووی مەسەلە پێشبردننی مافی مرۆڤیشەوە بێگومان ڕۆشنبیران نەیانتوانیان ڕێگە بگرن لەو خراپەکاری و گەندەڵیانەکان ئێمە بەرهەمی ڕۆشنبیران زۆر دەبینین نووسینیان زۆر دەبینین قسە زۆر دەکرێن ئەی بەردەوام قسە دەگوترێت جملە فڕێدا دەرێ قسەی جوان دەکرێتن بەڵام بۆ شۆڕ ناکرێتەوە بۆ کاریگەری دانانێ بەسەر واقعەکان ئەو کارەکەی چی ئەو کارەکەی ئەوەیە کە ڕۆشنبیران دیوی دووەمی ئەرکەکانی خۆیان ئەدا نەکرێت چونکە دوو دیوی هەیە تایم بڵێن لە دوو ئازدا ڕۆشنبیری تێر و تاو تۆکمە دروست دەبێت ئاستیشان ئەوەیە کە ڕۆشنبیر خاوەن داتا و زانیاری و زانست بێتن دیوەکەی تر ئەوەیە چۆن دەتوانێت ئەو زانیاری و داتا و زانستی خۆین شۆڕکاتەوە نێو کۆمەلگان اینجا شۆڕکاتەوە پراکتیزەی بکاتن لە پاش پراکتیزەکردن کاریگەری دابنێ بەسەر واقعەکەدا ئەوەش بەچی دەکرێتن بۆ دەکرێتن کە ڕاستەوخۆ کۆنتاکتیە بێ ڕاستەخۆن لە کردێکی جوولەییدا بێتەوە ناو جەماوەرە لەگەڵ جەماوەردا تێکەڵاو بێتن لەوێەوە دەتوانرێ ڕێگری هەرچی نادادگەری ستەمکاریش ناشەفافین قۆڕەخکاری دزێوی پیسخۆری هەر شتێک ناوی لێ دەنەی دەتوانانی لەوێوان کارگەری خۆی دابنێ و بتوانێت بێتە فشار و زەخم
تەختێک بەسەر دەسەڵاتدا بەڵام تەنها لە چوارچێوەی دوتوێ کتێبێکدا نامرکەیەکدان لە ستونی ڕۆژنامە گۆڤارێکدان شتێک بنووسێ شتێک جملەیەک فرەدان ئەوە ڕاستە جملەی جوانە قسەی جوانان بەڵام لۆ بەکردار ناکرێت لۆ تەرجمە سەرواکە ناکرێت هۆکارەکەی ئەوەیەکان نووسینەکە دەچێتە ناو زەماوەر بەڵام خۆی ناچێ نووسینی ڕۆشنبیر دەچێ بەڵام ڕۆشنبیر بەجەستەوە نایێت بەجەستەوە حزوری نیە ئامادەی نیە ئامادەجی نیە لەوێ نووسینەکان وەکو بەڵقی سەرئاو دەدێ هیچ بێ کاریگەر دەبنێ و هیچ ناتوانرێن فشارێک دروست بکاتن چونکە دوجار ڕۆشنبیر بۆ خۆی غایبە لە ناوەندەکە لەو ڕوبەرە گشتێکان کێشە و معانات هەیە لێەوە کە قسەی لەسەر کردیا دەبێت لێەوە بێت تەشخیصکە و توێکاری و تەشریح بۆ جەستەی کۆمەلگا بکاتن و ساڕێژی برینەکان بەدەستی خۆی و بە حزوری خۆی بە ئامادەژی خۆی بکاتن. کاگەوت سەبارەت بە مەسلەی نەوت وەکو چۆن لە ڕووی موچۆ بووە بە کێشە بۆ خەڵکی کوردستان مەسەلەن وەکو خۆتانزان موچە چی بەسەرات مەسلەی خزمەتگوزاری چیوە دوای نەوتی سەربەخۆ لەم ڕۆژەوە ینی کاریگەری خراپیە بۆ لەسەر ینی هەڵخەڵەتانی کۆمەڵی ڕۆشنبیر لە ڕێی پارەی نەوت و مەسەلەن داهاتەکانی هۆکارەکانی با بڵێن هۆکارەکانی بێدەنگکردنی بەشێک لە ڕۆشنبیران تەنها مەسەلەی نەوتنی یانی چکە پێشەوەی نەوتی شەبێ پێشەوەی داهاتە بەڵام زیادی نەکردو دوایە یاخود دەبا بڵێن دەسەڵاتی سیاسی هەژمونی دەسەڵاتی سیستەمکاری دەسەڵاتی سیاسی زیای کردووە لەسەر کۆمەڵگا کەمە بۆتە هۆی ئەوەی کە بەشداریی تەواوی کای ڕۆشنبیری لە مەسەلەیانە با بڵێن کڕینی ناوەندەکانی بیرکردنەوەش یەکێکە لە هۆکارەکان و کاتێک کە مەسەلەن دەسەڵاتی سیاسی هەموو جمگەکانی ئابووری شوێنەگەگرێتە دەست پێم وایە خۆ دەسەڵاتی سیاسی لە هەموو دنیا یەک پێناسێ ئەوەی کە بەدوای ستەمکاری ئاگەڕێ ئەوەی کە ناهێڵە ستەمکاری بکە ئەو دەستە بژێرە ڕۆشنبیرەیەکە لەو کۆمەڵگا بە شێوەیەکی جدی و بە شێوەیەکی ئۆرگانی هاوتەریب لەگەڵ خەڵکە کارەکە بەڕاستیش بێچێک لە کێشەکانی کە خەڵکی ڕۆشنبیری ئەمە کە بڵێن ئەمە جۆرەکە لە بیرکردنەوەیکی ناعاقڵانی کە پێی وایە ڕۆشنبیر پێی وایە خۆی لە هەموو کەس عاقڵترە کە ئەمەیەکێکە لە کێشە هەرە گەورەکان ڕۆشنبیر لە هەموو کەس عاقڵتر نییە بەڵکو درێک بانێ مەسەلەکە ئەتوانێت بەرهەمی بێنێ لەو ڕێگەیەوە کەی خاتە بەردەمی خوێنەر شیکردنەوە و لێکدانەوەی بووەکە ئەم حاڵتە چۆن ڕۆیە بالفعل داو قسێ و هاوڕێم بۆ تەواوە بێت ڕۆشنبیر ڕۆژانە کۆنتاکتی بەر خەڵکەوێ لەگەڵ خەڵکە بتوانێت بیبیر کاتەوە لەگەڵ یانە تێکەڵ بێ بزانەمان چی داوان چییە بە پێ ئەو ئەقلێتە استراتیژی خۆیەتی بێ ئەمانە دابڕێژێتەوە جاریکە ئەگەرنا ئەوەی کە تۆ باست کرد لەسەر مەسەلەی گەندەڵکردنی ڕۆشنبیران و جار ئەو مەسەلە با بڵێن لە خشتە بردانە مەسەلەیەکی ئاساییە چکە مەسەلەیەکی جیهانی هەیە لەگەر توێ کەسێک لە خشتە بەریت و توێ بیگری بە دوو حاڵەتە ئەیگری یاوەتە پارەیە خەیتە بەرز تەماحی پارەیە خەیتە بەرز یا بە ئافرەتە توانی بیگری کە مەسەلەیەکی جیهانیە ئێمە لە ناو کای ڕۆشنبیر ناتوانراوە بەشێکی زۆریان بەو لە خشتە بردنە بە تایبەتی مەسەلەی پارە ئەوە بکرێت بەڵام هێشتا کۆمەڵی کەس ماوە لە دەرەوەی ئەم معادلەکەوانی کە ناڕازی ئەی ڕۆڵیانتی وەرە زووتت بۆ نمونە لە فەڕەنسا ڕۆشنبیرەکان وت سەرکردایەتی شۆڕشی فەڕەنسیا کردوایە بەڵێ بەڵام لەم قۆناغەدا ئەی بۆ ئەوانەی کە دەرەوەی دەسەڵاتن مەسەلەن هیچ بارودۆخێک وەکو ئێستا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سیاسی و لە کوردستان خراپە ئەی بۆ ڕۆڵیان نییە مەسەلەن ئێمە لە قەیرانین لە قەیرانە تۆ بەردەوام بەرەو بەرەودۆخێکی هێورتر بڕۆیتەوە حیزبی سیاسیش ئێمەش عاقڵە لەوەی کە چۆن نەزانێت قەیران لە دوای قەیران دروستیکە قەیرانە ئەو قەیرانە نەی لە هەرێمی کوردستانە لە ساڵی نەوەیەکەوە ناویت قەیرانی دروستکراون قەیرانی واقعی نین قەیرانێک نییە مەسەلەن لەسەر ئەرزی واقع دروست بوو بێ قەیرانەکە حیزبی دەسەڵات بە ئەنقەس دروستێکە بۆ ئەوەی کۆمەڵگا خەریکا بە بحاڵتەوە بەڵام یەکێک لەو شتانەی لەو هەڵانەی کە ڕۆشنبیری لای ئێمە تا ئێستا کردوێتی ئەوەیە نەهاتووە شیکردنەوەیکی تەندروست بۆم قەیرانانە کابی خاتە بەردەم کۆمەڵگا کەم قەیرانانە چۆن بەدەستیان قەز دروستەکە چکە چارەسەرەکان ئاسانە بە دنیا جاری جاران نییە داخراوە بێت لە چوارچێوەیەکی دیاریکراوە بە دیار ڕادێشکاوێکەوە دانیشت بێتین ئاگامە لە دەروی خۆمان نەبێت مەسەلەی کە باز لە گڵۆباڵە کرێ کەم شتە بە گڵۆباڵ کراوە ئاخیر بە پەرسەندەکانی دنیا لە لای ئێمە ئاخیر مۆدێلی مۆبایل بۆ گاتە لای ئێمە بۆ ئاخیر مۆدێلی فکر ناگاتە لای من ینی بۆ ئەو استراتیژیەتەی کە لە دنیادا ڕژە بە تایبەتی نەتەوەیەکگرتوەکان ساڵانە یەک دنیا هەنگاوی گرنگە هێنێ لە بواری
بەرەنگاربوونەوەی گەنداڵی و بەرەنگاربوونەوەی ستەمکاری و یاسای نوێدارژە بۆ ئەمە ناگات هەلای ئێمە بۆ ڕۆشنبیر کار لەسەرەمەکە یەکێک لە هۆکارەکان کە پێم وایە ئەوەیە کە تا ئێمە ناوەندێکی لێکۆڵینەوەی استراتیژی سربەخۆمان نییە لە هەرێمی لە کوردستان حیزبە سیاسەکان هەیەە بەڵام وەک سربەخۆکار ناوەندێکی لەو بابەتەمانە لەوانەیە دیعاب کە هەنێک کەس کاکە سربەخۆە بەڵام خۆی لە هەموو دنیاشە زانکۆکان سەرچاوی ئەمن بەڵام بەداخەوە زانکۆکان لای ئێمە شوێنێکی زۆر تەمەڵانەیە بۆ بەرهەمهێنانی فکر و معریفە باشە بەس لەگەڵ ئەوشدا کە ڕخنەدا بەشێک لە ڕۆژم پێ دوێ بەشێکیشیان مەسەرەوە چۆک و ڕۆشنی چۆک و نووسەر خزمەتێکی باشن بە کۆمەڵگە و بۆ شاری کۆمەڵگە کردووە بەشەشان بۆ بە ئیشەکەی کارەکەی ئەوەیە و پێشی پێم وایە ئەو بە ئەرکی خۆی هەزانێ ئەو کارە بکە ئەنە منەتی تیانە هیچیش ڕۆژانش بەرێکەوتنی هەیە لەگەڵ خەڵکا لە ناو خەڵکا لەگەڵ لە حاڵتا سەرسەر بۆ بەهێزکردنەوەی ڕۆژنبیر لە کوردستانە چیەگەر بە کورتیوی یەشێک لەوانە من پێم وایە حکوومەت دەتوانێت ڕۆڵی گەورە ببینێ لەم حاڵەتە ئەوش بە تایبەتی لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیر بتوانێت پلانێکی استراتیژی هەبێ بۆ ئەوەی بتوانێت کای ڕۆشنبیری بەهێز کات چکە بۆ تۆ حکوومەت وەکو کایەکی گشتی تەماشاکرێت نەک وە کایەکی تایبەت کە لێرە حکوومەتوانی ئەم پلان استراتیژی هەبێ پێم واتوانێت ڕۆڵی ڕۆشنبیر و دەستگا ڕۆشنبیرەکان لە هەرمی کوردستانە بەرەو ئاکارێککە بیا و دڵنیام کە نایکە بەڵێ کاک عەبدولحەکیم خولەکێکیش بۆ بەڕێز سەبارەت بە بەهێزکردنی بکرێت بۆ بەهێزکردنی پێگەی ڕۆشنبیرەوە گێڕانی ئەرکەکەی بە سەبارەت بەوەش پێ دوایە هەندێکیان دەڵێن بۆ نمونە ئێستا ڕخنە و ڕخنەکاری باوی نەما و کاریگەری نییە بە کورتی بێ سپاس دەکەم سەبارەت بە پێگە و قورسایی و کاریگەری و دەسەڵاتبوونی ڕۆشنبیر من بۆ دەگەڕەوە دەبێت دەسەڵاتێکی ڕۆشنبیرمانە بێت ئەگەر بمانێ ڕۆشنبیر دەسەڵات هەبێت دەبێت دەسەڵات ڕۆشنبیر بکرێت دەسەڵات باگا بکرێت و دەسەڵات هۆشیار بکرێتەوە دەسەڵات لە خەمی ڕۆشنبیران بێت لە پامی ڕۆشنبیران بگاتن ئەو کاتکە ئەو زۆر دەسەڵاتەمان هەبوو ئەو زۆر لە فۆرمی دەسەڵاتمان هەبوون بێگومان بە لەوەی کە ڕۆشنبیر کاری ئاسانتر دەبێت لەوەی زیاتر بتوانێت کاریگەری دابنێ بەسەر کۆمەلگاکەی خۆیدا سەبارەت بەوەی کە ئەگەر خەڵک ڕۆشنبیران بێهیوا بن لەوەی کە ڕخنا کاریگەری دانانێ ڕخنا سوودی نیان زۆر مامود بەرامبەر بە دەسەڵات نەگۆڕان بەڕاستی و بێئومێدی و جارێک لە خزمەتی دەسەڵات تەواو دەبێتن بەڵکو بە پێچاوی پێویستان ڕۆشنبیران کۆڵ نەدەن لە پەیامەکەی خۆیان ڕۆشنبیران بەردەوام هەوڵ ئەوە دابن لە تەقەڵای ئەوە دابن کە کرد و کۆشش بکەن بۆ ئەوەی دوازار پەیامەکەی خۆیان ئەرکەکەی خۆیان بە تەواوی ئەدا بکەن من تەنها بەیەکوتەی فۆکۆ کۆتایی پێ دێنم کاتێکان یەکێک لە قوتابیەکانی لە کۆلێژی دیفرانس پرسیارێکی ئاراسە دەکاتن سەبارەت بەوەی کە ئایا بۆچی لە تەلەڤیزیۆنەکان دەرناکەوی فۆکۆش دەڵێ بۆچی دەرکەوم لە کاتێکدا کە قسان دەکەم دەسەڵات گوێم بۆ ناگرێ و قسەکانم پسند ناکەن و قسێکیش ناکەم کە دەسەڵات پێی خۆش بێت کاتە لێرەدا مەبەستم لەو وتێ ئەوەیە کە ڕۆشنبیری زیدی دەبێت بەردەوام قسەیەک بکاتن نابێت لە خزمەت دەسەڵات تەواو بێت دەبێت بەردەوام قسەیەک بکاتن لە خزمەتی کۆژان و معاناتی خەڵک بە کۆتا بێ و لە قازانجی ئەوان قسەکان دوزار بەرهەمی هەبێ و دوزار بە سوودی ئەواندا بشێتەوە زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولحەکیم زراری نووسەر و ڕۆشنبیر کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروە ئاوات محەممەد ڕۆشنبیر و چالاکی کۆمەڵ بێنێک لە سلێمانی لەگەڵمان بووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ